ڕێز خۆشەویستی مەسەلەی ئاگری هەولێرێ ئەو هەموو ئاگر بەردانە لەو شوێنە گشتیانە لەوە دەرچووە، ینی هیچ پینۆپەڕۆژی بکرێ هیچ بەهانەیەک لۆ بندرێتەوە بە ئاشکا دیارە گەمەیەکی سیخوڕیە و بە ئەنقەستە و تەحەدایە و زیانەکانیشی زۆر گەورەیە. برادەران تۆ وەرە سەیرکە ئەو هەموو ئاگرکەوتنەوە جگەلەوەی ئیفلاس پێکردنی دەستگا ئەمنیەکانی پارتیەکە ئەوە 6 مانگ زیاترە بەردەوامە، بە تایبەتی هەر ئەو دوو ڕۆژێ و کارەساتە چارەم هەد ڕووداوی گەورەی ئاگرکەوتنەوەی لە ناو شاری هەولێر پایتەخت کە ئیشی دەستگای ئەمنی برادران لە هەموو دنیا ئەوەیە بەر لە ڕوودانیشتەکە پێش بکری کە پێش پێ ناژیراتە نیارە حتى لەوەی داعش مەسەڵەن کە داعش لە تو ئیشتەوەیە بزانی تەختیتی داعش چ بووە، تەختیتی دژەکانت چ بووە. بۆی ئەوەی ئێستا دەکرێت انهیاری پاراستن و ئاسایشی پارتیەکە وجودیان نیە. ئەگەر نادەبی بەر لەوەی ئەو جەریمانە ڕوو بدە ئەوانە بگرن یان نقطەیەش کەش پەیدا بووە لە پارتی باشە ئەوانەی ئەو جەریمانە دەکەن ئەوە چەند مانگێکە هەر بەلای کەم لەوەی قەیسەریەوە کە بووتە هەڵمەتێکی زۆر گەورە چێگیرە. من یەک ئەوەی بزانم ئێرانە و لە ڕێی مرتەزەقەکانی خۆی و ئامانجیشی زیاتر لەو مەسەلانە دیار ئەو زانیاریە مانەوە نییە ڕاستەها برادران کەسمان ینی مەسەن دەستگای پاراستن نین هەزاران ئەندامانە خەڵکە زانیاری دەدا. مرتەزەقەکانی خۆی فشار لە پارتی دەکا نەک لەسەر ئەوی سازش لە مەسەلەی نەتەوات کە لەوەی کە ئەو هەموو گەمەسی خوڕیانەی پارتی دەیکاتن لە منتیقا بێگومان وڵاتی کەش ئەو هەکاردانەوەی دەبیتن. ئێستا لە بڕی ئەوی بە درۆنە سەری ڕەش بدرێت لە دۆرێ مەسەلەن بیان ترسێنن لە هەولێر بدرێت هەر زۆر بەسیتە ئینهیار پێکردنی ئەمنی ئەبەو شێوەیە ئەنیەوە یەکێک لە گومان و ئەگەرەکانە کە ئێران بین لە ڕێی مرتەزەقەکانی شەچکو ئەوە دەرچۆ بڵێ حاڵەتەکە وەکو گەنم سووتان نازام کە شقاتەیەک لێدەنا ئەوە بە ئەنقەس دەیکەن بە شوێنی هێشتی و ئەخیری خێربی لێرەش ڕابوەستی بە جددیمە ینی لێرە ڕابوەستی زیانی گیانی نەبیت و گەورەتر نەبیت و هەروە دێت دەست لە بۆشتی زۆر گەورە و خەتەر لەبەردرێ برادەران و پارتی مسەببیتی لەبەر ئەوەی برادەران ئەوی دەبتە حکوومەت حزب دەبی یەک مۆڕاڵی هەبی ئەوش ئەوەیە کە ڕیسک بە لە پێناوی شخصی خۆیان حزبەکەی یان بنە ماڵەکەی بە میلەت نەکە. پارتی جێ لێ نییە دەست لە بۆ هەموو کونشی دەباتن لەگەر تورکیا لەگەر دەوڵەتانی منتیقا لەگەر ئەمریکا دژی ئەوەی ئێتر لە شوێنێک ڕادەوەستی ئەوەیە کە ئێستا پارتی تێکەتیە نەدڵی ئیسرائیلی پێڕازی دەکرێت نەدڵی تورکیا پێڕازی دەکرێت نەدڵی ئێرانی پێڕازی دەکرێت نەدڵی عێراقی پێڕازی دەکرێت نەدڵی خەڵکیش پێڕازی دەکرێت لەو ئەزمەدایە پارتی یعنی ئەو وەزعە پارتی خوڵقاندیتی بەس بەناو عەشقەیە بڕوا بکەن و زەرەکەش خەڵکەکە دەبینی و خەڵکەکەش دیتی برادران زۆر خەتەر ئەو حاڵەتە دیگە لەوەی دەبتە پیسبین و ژینگە بەس دوعا بکەم باران نەباری باران بباری ئەو هەموو دووکەڵ و ئەوەیە لە بۆ هەموو زەویەکان ئەوە دەبێتن پەرتە بێت ئیتر هەموو ژینگەکەی پیسچەر دەکاتن زائیدەن ئستقراری ئەمنی ئیداری کەوا دەگە خەڵک کەسیقی بە بازار نەمینێ کەسیقی بە ئەمن نەمینێ کۆچ دەست پێ بکە ئەوە زۆر زیانەکەی زۆر گەورەیە. ئەگەر ئەم ئەو قسانە ئێمەش ئەوە ناڕاستە با پارتی بوێری گروپەک لەوانە دیاربخانی هاوڕێیان توخوا ئەوە منطقە 6 مانگەلەوەی سۆران ڕاکردە 12 کەس مرد تا ئێستا بەردەوامە یەک کەس نەچیدایی نەدرایتە ئەوە بە ئەوەتی و من دڵنیام ڕێنی هەندێک خەڵک لە ڕۆژگارێک بێن بەس بڕوا بکەن تاوانبارە سەرشی نانوێرنە کوور ئێران لێیدا و کەس نەوێرا بستە بەر سەفارەت ئەوەش ناوێرنی تاوان بکەرە ئەسڵەکان بکەن.
بەس ئەوە انهیارە کاکە و ئیشی ئۆپۆزیسیۆن و خەڵگەی ئەو کەیسانە گەورە بکە بە پارتی بڵێ بە حکوومەت بڵێ ئەو هەموو ئاگرێت چێت و دەستگای ئەمنی تەیە دەبی پێشی بگری و ئەگەر دەستکرێ هەر لایەنەکە دەبی ڕسوا مەسەن بهێنێت سەر شاشەیە ئەو بە بدرێ بە خەڵک بگۆدرێ هیچ قسە نییە بەس ئەوەندە گیراوە بۆ ئەوەندە ببرن ئەوەندە زیان بووە ئەوەندە زۆر بە شارازیە کاکەم هاتیە بەرگەری شارستانی ئەڵێ بە 20 ساعت بە هەمووی بە 20 ساعتی 20 ساعت ئاگر لاو لێرە بەردرایە و ئەوە چارەم ئەوەیە لە سێم ڕۆژی هەلان زۆر ئاساییە کاکەەوە کارەساتە لە پایتەخت ڕوودەدا کاتە خۆش